گرنگیدان بۆ باسکردنی زیاتری ئەم بابەتە پێویستەکە کەسانی شارەزاوە کەسانێک بدوێنین گفتوگویان لەگەڵ بکەم کە خۆیان ڕاستەوخۆ لە ناو بازاڕەکەدان بازاری ناوخۆی هەرێمی کوردستان چکاریگەریەکی لەسرە و بەرزبوونەوەی زێڕچی دروست کردووە بۆیە میوانداری بەڕێز هەندرێن وەرتیمان کردووە سەرۆکی سەندیکای زەڕەنگەرانە بە شوێکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمە بێ بەڕێز هەندرێن سڵاوت لەبێتەوەم کاتت باش باسێکی نرخی زێرمان کرد لەسەر ئاستی جیهان کە بەرز بۆتەوە ئەی لە بازارەکانی ناوخۆ چۆنە دۆخەکە چۆنە لەبارە یاخودنە سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە دەستان خۆش بێت خات و هاژە وەکو بە خۆدا ئاماژەت پێدا زێر لە ناوخۆدا بەهۆی بەرزبوونەوەی نرخی ئۆنسی جیهانی کە ئێستا تقریبا 2128 بەخۆ دیوە زێر لە ناوخۆشدا بەرزبوونەیەکی کردووە بەڵام خۆشبەختانە لەبەر ئەوەی دۆلاری ئەمریکی بەهاکەی بەرامبەر بە دیناری عراقی نەگەیشتە ئاستێکی هێندە بەرز وەکو پێش و بۆ نمونە لە 1655 بووە بۆ ئەمڕۆ 455,000 دەفرۆشرێ ئەگەر بێت و دۆلار بە 155,000 بواە هەر مسقاڵێکی زێر دەبووە ئێستا بەپێی پێوەری ئۆنسەی جیهانی زێر دەبووە بە 470,000 ینی بۆ نمونە من ئەو قەلەقیە ئەوە دەکەم ینی خاوی دەکەمەوە ئەویش ئەوەیە کە تقریبان دەتوانین بڵین 10,000 نرخەکەی و بەهاکەی فەرقی کردێ لە مسقالێک پێم وانییە کاریگەریش زۆر گەورە دروست کات سەر نەهێشتنی بازار چونکە خەڵگەوەی پێویستی بە زێربی بە تایبەتی بۆ زەواج مجبور دەبێ هەر بیکڕێ و 20 مسقالە هەر بکە و چلا هەر بکەن 15 مسقالەکە هەردەی کڕێتن و نسبەت فرۆشتنەوەی خەڵکیش من هەرگیز لەگەڵ ئەوەدانە بوویمە خەڵک زێرەکانی خۆی بفرۆشێتەوە ئیلا لە کاتی پێویستدانەبێ عیندە الحاجە بەڵێ باشە بەرە سندرێن دۆخی بازار چۆنە لە لای ئێوە تۆ باسی وت کرد کە جا ئەگەر بۆ پرۆسی هاوسەرگیریش بێ زێڕەکە هەر ئەبێ بکڕن جا 10,000 زیاد کە 8,000 زیاد کە ئەوە هەرە بێ بیکڕن کەواتە دۆخی بازار چۆنە بازار خۆی گونجاندووە لەگەڵ ئەو بارودۆخەی کە بەگشتی لەسەر کەرتەکانی تری بازرگانیدا هەن بەڵام من بە خۆشببختانە دەڵێم کەرتی بازاری زێر جیاوازتر لە کەرتەکانی تر هەمیشە لە جوڵە لە حەڕەکەدایە چونکە خۆتان دەزانن ئایندەی جیهان ئایندەمان زێڕە زێر ئایندەیە و ئێستاشە و ڕابردوش بووە باشە هاوڵاتیان ئێستا ڕویان کردوتە فرۆشتنی زێر ئایا پێت وایە ئەم فرۆشتنە باش بێت یاخودنە خات و هاژە شتەکە نۆرمەڵە حتمما بازرگانی کڕین و فرۆشتن واتە فرۆشتن و کڕین ینی چۆن دەڵێ کڕین و فرۆشتن واتە فرۆشتن و کڕین خەڵک شت دەکرێ لەو حاڵەتێکدا ئایلەی دی پێویستی بە فرۆشتنەوەی زێڕەکانی هەیە ئەبێ بە مەجبوری بیفرۆشێتەوە کەواتە ئەوە شتێکی وای دروست نەکردووە خۆشببختانە نرخی ئۆنسی زێر کە گەیشتە و ئاستە بەرزەش بەس لەبەر ئەوەی دۆلار لە ئاستی دیناری عراقیدا لە ناوخۆدا ئیندێکسەکەی دابەزیوە ئەوە زۆر شتێکی باش بوو کاریگەری نەکردە سەرەوەی وەکو ئەو ڕۆژانێک کە دۆلار بە 165 و 166 و ئەوانە بووە ئەو کاتی زێر خۆی لە 495,000دا بوو من بە نۆرماڵی دەبینم بەڵام بە هەر حاڵ ئۆنسی زێر ئەو فترەیە لەو ئاستەکە دەمینێتەوە مەسەلەکە وەکو لە سەرەتادا ئاماژەت پێکرد کێشەکان و ئاڵۆزیەکانی دەریای سوور و ئەگەری شەڕ و ئەگەری خراپ و داڕمانی ئابووری ئەمریکا و بانکی ئەمریکایە لە مانگی سێش لەوانەیە گۆڕانکاری تر ڕووبدا و دەبێت چاوەڕوانی هەواڵەکانی فیدرالی و جەنابی بەڕێز جێرم پاوڵیش بین بزانین ئەوان چ دەڵێن باشە کەواتە چاوەڕێی چیەکەن ئایا تەسەورەکان نرخی زێر بە و بەرزێ بمێنێتەوە یا خود نا بەتایبەت لە ناو بازاڕەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەمە ساڵی 2024 بەپێی ئەو تەقریرانەی کە خوێندنەوەمان لەسەری کردیە 2024 بە ئاستێکی وا بەرز نایبینم کە دابەزین و هەستانێکی زۆر گەورەی تێدابی ینی بۆ نمونە ئێمە دیتمان زێر دوێنێ بوو
تقریبا 2141 و تقریبا 6 ممکنە 150 بشکێنێت ممکنە بڕەکەی دیش زێر هەستانێک بەخۆ ببینێ بەڵام ئەمە موانای ئەوە نییە کە زێردابەزینی تر نەبێنێتەوە چونکە بانکەکانی جیهان و تەداولی زێر لە ناو بۆرسەی جیهانیدا پێویستی بە دابەزین و هەستانێک هەیە بۆی کۆمەڵە خەڵکێک سوودمەند بێ و کۆمەڵە خەڵکێکیش دەست بە گریان بکاتن زەرەر بکە. باشە بەڕێز هەندرێن ئێستا من ئەمێ پرسیاری ئەوەشە لێ بکەم کە ئایا ئەو کڕیارە و ئەو فرۆشیارەی زێرکە هەیە لە ناو بازاری ناوخۆیان کام جۆرە لە ئاڵتونەکڕن و کامیش ئەفرۆشن ینی ئاڵتونی وردە و ئەوەی کە بۆ کەمالیات و جوانکاریە بێ یاخود بە شێوازێکی ترە؟ بە شێوەی گشتی ئەو فترەیە خۆتانزان مانجی پێش بەهار و نەورۆز و لەبەرەوەی مانجی پیرۆزی ڕەمەزانیشمان لە پێشە ئەوانەی هاوسەرگیری و پرۆسی هاوسەرگیریان لە پێش بە ئەو فترەی خۆشببختانە خەڵکەکی زۆر زەوازی کردووە خەڵک ڕووی لە کڕینی زێر کردیە ئەو مانگە ڕابردوو باشتر بووە لە مانجی جاران بەڵام مەسەلەی کڕینی شتەکانی تر حەسە جۆری پێکاتی کۆمەڵایەتی ینی دابەشبوونی دیموگرافی ناوچەکە تەحکوم لەسەر شتەکەی دەکا خەڵکانێک دەتوانن شتی وردەواڵە بکڕن لەبەر ئەوەش نییە کە توانای ئابوووریان مەحدودە بەڵکو لەبەر ئەوەیە جۆری زەوق و سەقافەی خۆیان بەرامبەر بە زێر بەو شێوازەیە خەڵکێکیش هەیە حەز دەکا لە بۆ بۆ حەفەلات پارچەی گەورە بکەوە بەنسبەت ئەوەی کە زێڕێک عادەتەن زێری خەلیجی و تورکی لە بازاردا هەیە بەڵام خۆشببختانە زێڕی ناوە خۆش ئێستا شان لە شانی وڵاتانی دەور و بەردەدا مەعمەلەکانیمە وەستا دەستڕەنجینەکانی هەولێرێ وەڵا وەستا هەولێریەکان ئێستا دەتوانم بڵێم لە تورکەکان و لە عبرا عەرەبەکانی خەلیج باشتر زێر دروست دەکەن. بەڕێز هەندرێن باسێکی ئەو زێر دروستکردنەوەی هەرێمی کوردستانم بۆ بکە یعنی هەندێک زێر هەیە کە ئەفرۆشرێتەوە دواتر جارێکی تر ئەدرێتەوە لە قاڵب چۆن دروست دەکرێ وە زێڕەنگەر فەرقی چییە لەگەڵ زێر فرۆشەکەیە ئایا ئەتوان هەردووکیانە مامەڵەیە بکەن یاخودنە؟ وڵا پرسیارێکی جەوهەری بەس پرسیارەکە تۆزە قورسە دەبێت ڕۆژێک بە تایبەت لە بۆی دابنیشین بەرنامەی لە بۆ بکەین بەڵام بەنسبەت ئەو زێڕانەیە کە لە ناوەخۆ دروست دەکرێن لە ئەنجامی توانەوەی زێڕی خەلیجی و توانەوەی زێڕی تورکی بەڵام مەعمەلەکانی خۆمان ڕیفاینەرێکی بچووکیان هەیە ینی لەوانەیە ئێمە نەتوانین بزەبت قالب بێنین و بەکاری بێنینەوە بەڵکو زێڕەکانی خۆمان لە مەعمەلەکان وەستایەکان تەسفی دەکەنەوە زێڕی زۆر جوانی لێ دروست دەکەنەوە خۆشببختانە بەڕێوەبەرایەتیەکی زۆر کارامان هەیە بەڕێوەبەرایەتی کۆنتترۆلی جۆری خشەڵ و لە هەمان کات خۆشببختانە ئاسایشی هەولێر هۆبەی ئابووری لەگەڵ سندیکای زێڕنگرانی نوێ کە دوو ڕۆژە ئەو سندیکای نوێ ستافێکی زۆر بەهێزی تێدا هاتینە مەیدانی خزمەتی خەڵکو و پرۆسەی زێر و بازرگانی و پیشەی زێر بکەن ئەوانە وایان کردووە کارگەکانی خۆمان هێندە سمعەکی باشیان پەیداکردیان من بە تەحەداوە دەڵێم خەڵک با لیرەی خەلیجی ئەوەندە لیرەی ئەجنەبی مەکڕن وەرن لیرەی هەولێر بکڕن لیرەی دهۆک و سلێمانیش تەبعاً خەراب نییە بەڵام من دەتوانم لە جیاتی هەولێرەوە قسە بکەم لیرەی هەولێر دەبی بگاتە هەموو شوێنێک ئەو جارە دەبی زێڕی کوردستان تەوزیعی هەموو عێراق بکرێ ئینشاء الله. بەڵێ بەڕێز هەندرێن وەرتی سەرۆکی سندیکای زێڕەنگەران ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت.